کەمبوونی کادری دەرمانی و نزمبوونی ئاستی خزمەتگوزاری پزیشکی لە ئێران. بارودۆخی دڵتەزێنی تەندروستی و دەرمان لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە کەس شارەوە نییە. بەڵام لەو نێوەدا کەمبوونی پەرستار و پزیشک و کادری دەرمانی زیاتر لە کەم و کوڕیەکانی تر گیانی نەخۆشەکانی خستۆتە مەترسیەوە. بەپێی راپۆرتی ئیلنا ئەگەرچی وەزارەتی تەندروستی ساڵی ڕابردوو و پاش پەتای کۆڕۆنا بە پەیگیری ڕێکخراوی نظامی پەرستاری جیازی دامەزراندنی نزیکەی 52,000 پەرستاری دەرکرد، بەڵام بەپێی ئامارەکان هەتا ئێستا نزیک بە 13,000 پەرستار بە شێوەی قەتعی دامەزراون. ئەوەش لە حاڵێکدایە کە کاربەدەستانی کاروباری پزیشکی و دەرمانی گەلێک جار ڕایانگەیاندووە کەلانی کەم پێویستیان بە 100,000 پەرستاری نوێیە تا لەم بوارەدا لە لانی کەمە جیهانیەکان نزیک ببنەوە. دانەمەزراندنی پەرستاران لە بارودۆخێکدایە کە گوشاری کار لەسەر پەرستاران گەیشتۆتە ئاستێکی تاقەت پڕۆکێن. بۆ نمونە 2 پەرستار لە مانگی ڕەزبەری ئەم ساڵدا لە تاران خۆیان کوشت. لە مانگی خەرمانانیشدا سەرۆکی ئەنجومەنی دەروونناسی پەروەردەیی ڕایگەیاند کە 56% پەرستارانی مەلایەری بیر لە خۆکوژی دەکەنەوە. هەروەها زستانی ساڵی ڕابردوو 2 پەرستاری نەخۆشخانەکانی تاران و ڕەشت بەبێ هیچ جۆرە پێشینەیەکی نەخۆشی بەهۆی ڕاوەستانی دڵ لە کاتی کاردا گیانیان لەدەستا. خەڵکی ئێران بە تایبەت جەماوەری کرێکار و زەحمەتکێش، خەڵکی ناوچە دووردەستەکان و دانیشتوانی شارە چکۆلەکان و گوندەکان، کەسانێک کە نەخۆشی تایبەت و مەترسیداریان هەیە، بۆ دەسڕاگەیشتنیان بە دەرمان و دکتور بە نەخۆشخانە و نەشتەرگەری پێویست لەگەڵ کێشەی گەورە بەرەوڕوون. گرانی و کەمبوونی دەرمان، ئەو دەرمانانەی مۆڵەتیان بەسەر چووە و بەرچەسپی نوێیان لێدەدەن، هەزینەی باڵای ڤیزیتی دکتور و نەخۆشخانە و نەشتەرگەری چەند نمونەیەک لەم کێشانن. نەخۆشانی تایبەت و کەسانێک کە پێویستیان بە چاودێری تایبەت هەیە بارودۆخیان یەکجار خراپترە. بۆ نمونە یونس عەرەب بەڕێوەبەری ئەنجومەنی تالاسمی ئێران ڕایگەیاندووە کە نەبوونی دەوا و دەرمانی گونجاو بۆ ئەم نەخۆشانە بۆتە هۆی ئەوەی کە مامناوەندی تەمەنی نەخۆشەکان بگاتە 30 ساڵ. ئەوەش لە حاڵێکدایە کە لە وڵاتی دیکە مامناوەندی تەمەنی نەخۆشانی تالاسمی وەک باقی کەسانی دیکە ناو کۆمەڵگەیە. لە ماوەی ڕۆژانی ڕابردووشدا کێشەی کەمبوونی ئەنسۆلین بۆ چەندومین جار هاتە ئاراوە و دابینکردنی دەرمانی نەخۆشانی MSیش گەیشتۆتە وەزعیەتی هۆشدار. بێکاری و گرانی و ستەمی ئاینی و سەرکوت و گوشاری ڕۆژانەی بەشێکی بەرچاو لە جەماوەری تووشی نیگەرانی و تووڕەیی و مەلملانەی زمانی و جەستەیی و هێتت کردووە. ڕێک لەوەها بارودۆخێکدا ژمارەی دەروونناسان لە چاو زۆر یەک لە وڵاتانی دیکە کەمترە و بۆ هەر 18,500 بنەماڵە لە ئێران تەنیا یەک دەروونناس و ڕاوێژکاری بنەماڵە بوونی هەیە. ئەوەش لە حاڵێکدایە کە مامناوەندە جیهانیەکەی یەک دەروونناس بۆ هەر 2,500 بنەماڵەیە. لە بارودۆخێکدا کە بەهۆی پەرەسەندنی هەژاری لە ناو توێژەکەم داهاتەکانی کۆمەڵ، چوونەسەرەوەی بەدخۆراکی، بڵاوبوونەوەی نەخۆشیە جۆرا و جۆرەکان و ئاستی مەرگی پێشوەخت ڕۆژ بەڕۆژ زیاتر دەبێت. کەموکوڕی پزیشکی و دەرمانی و چوونەسەرەوەی قیمەتی دەرمان خێرایی ئەم پرۆسەیەی زیاتر و زیاتر کردووە. هەزینەی لەسەری خزمەتگوزاری پزیشکی، گرانی لە ڕاددەبەدەری دەرمان، لە پەناگرانی سەرسوڕهێنەری باقی پەیداویستەکانی ژیان، تەندروستی و سڵامەتی گشتی کۆمەڵی گەیاندۆتە خواردترین ئاستی خۆی و بەستێنی چوونەسەرەوەی تەلەفاتی ئینسانی و کەمبوونەوەی تەمەنی خوڵقاندووە. بەپێی راپۆرتە ڕسمیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، ئاستی سڵامەت و تەندروستی لە ئێران لە بارودۆخێکی یەکجار نالەباردایە و بەپێی بەراوردی ئەم ڕێکخراوە پلەی سڵامەتی ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ناو 192 وڵاتدا 123. دابینکرانی تەندروستی و دەرمانی بێبەرامبەر مافی بێ ئەملا و ئەولای هەموو هاوڵاتیەکە.
هیچ کەس نابێت بە خاتری دەسڕانەگەشتنی بە خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی ژان و ئازار بچێژێت. دابینکردنی تەندروستی و دەرمانی بێبەرامبەر بۆ گشت تاکەکانی ناو کۆمەڵ بەردەوام یەکێک لە خواستە سەرەکیەکانی کرێکارانی ئێران بووە. نابێ هیچ مرۆڤێک لە خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی بێبەری بکرێت و بەو هۆیەوە ئازار بچێژێت و بمرێت. مرۆڤی ئەم سەردەمە شیاوی ئەوەیە کە لە گشت سیستمی خزمەتگوزاری تەندروستی و دەرمانی بێبەرامبەر بەهرەمەند بێت. کرێکارانی زۆریەک لە وڵاتان لە ئاکامی ساڵها خەباتدا توانیان تا ڕادەیەک خزمەتگوزاری تەندروستی و دەرمانی بەسەر بورژوازی وڵاتەکاندا بسەپێن و دەوڵەتەکانیان ئەرکداری دابینکردنی تەندروستی و دەرمانی هاوڵاتیان کردووە. ئەگەر کرێکارانی بەشێکی بەرین لە جیهان توانیویانە بە خەباتی خۆیان بورژوازی دەسەڵاتدار ناچار بکەن تا خۆی لە بەرامبەر دابینکردنی تەندروستی و سڵامەتی کۆمەڵ بە بەرپرس بزانێت، کرێکاران و زەحمەتکێشانی ئێرانیش دەتوانن بە پشتبەستن بە یەکگرتووی و خەباتی ڕێکخراوی خۆیان خواستی تەندروستی و دەرمانی بێبەرامبەر بەسەر ئەم ڕژیمەدا بسەپێنن تا بەشێک لە حەقدەستەنەدراوەکانی کرێکاران و سەروەتی تاڵانکراوی خەڵک لە ڕێگەی خزمەتگوزاری دەرمانی و تەندروستی بداتەوە. کۆماری ئیسلامی کە گیانی ئینسانەکان بەلایەوە هیچ بایەخێکی نییە و لە پێناو مانەوەی دەسەڵاتی زاڵمانەی ئینسانەکان لە سەرەتاییترین پەیداویستی ژیان لەوانە دابینکردنی تەندروستی و سڵامەتی بێبەری دەکات، هیچ بۆی گرنگ نییە کە ڤیرۆسی کۆڕۆنا بەردەوام خەڵکی ئەم وڵاتە قەتڵعام دەکات. نظامێک کە لە ڕێگەی دەستگای نظامی و ئەمنیەکەیەوە هەموو سەروەت و سامانی کۆمەڵی داگیر کردووە و بەشێکی بەرین لە بەرهەمی ڕەنج و کاری جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە دەخاتە گیرفانی ژمارەیەک نظامی سرمایەدار و جەنایەتکار و ئەو باشی سەرکوتگەر و بەشێکی دیکەشی دەکاتە خەرجی تیارکردنی دەستگای سەرکوت و ناوەندەکانی پەرەپێدانی جەهل و خوراافە، چۆن دەتوانێت پێبەندی دابینکردنی سڵامەت و تەندروستی جەماوەر بێت. هیچ کەس نابێت بە خاتری نەبوونی دەرمان و خزمەتگوزاری پزیشکی ژان و ئازار بچێژێت. دابینکردنی سڵامەت و تەندروستی و خزمەتگوزاری دەرمانی مافی ڕەوای هەموو هاوڵاتیانی ئەم وڵاتەیە. پێویستە لە پێناو دابینکردنی ئەم مافە ڕەوایە دەست بدەینە خەبات و تێکۆشان. بێگومان بە خەباتی ڕێکخراو دەکرێ ئەم مافە و زۆر یەک لە مافە ڕەواکانی تر وەدی بێنی.